بەرەو پێشچوونی کۆمپانیەکانی فڕۆکەوانی گەشتیاریە لە سەر ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێر لە چه ئاستێکدایە و دەستپێکردنەوەی چەند گەشتێک بۆ ئەو وڵاتانی کە پێشتر نەبووە چۆنە بۆیە بە پێویستمان زانی کە لەگەڵ بەڕێز لەوەند مەموندی سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەولێر گفتوگۆکە بکەین. بەڕێز لەوەند سڵاوت لەبێتم کاتت باش. لە ماوەی ڕابردوو گەشتی زۆرێک لە وڵاتان ڕاگیرە بنمونە لوبنان و چەند وڵاتێکی دیکە ئەمانە کاریگەری جەنگیان لەسەر بوو گەشتەکان ڕاگیرە. بۆ دەستپێکردنەوەی ئەم گەشتانە لەگەڵ بۆ نمونە سووریا لوبنان هەر لایەنێکی دیکە چه هەوڵێک دراوە و ئێستا ئایا گەشتەکان بەردەوامیان هەیە چۆن نەتوان ئێوە دڵنیایی بدەن بە گەشتیاران؟ زۆر سپاس. من وەکو لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری نە کۆمەڵە هەر بۆ گوتم بۆ جەنابەت ڕاستی بکەمەوە. زۆر سپاس. گەشتانەی کە ڕاوەست وتت کۆمەڵە من ئێمە سەرۆکی کۆمەڵە بەڵێ بەڵێ سەرۆکی کۆمەڵەکان بەڵێ یەکێتی کۆمپانیەکان بەڵێ اینجا بەنسبەت گەشتەکان کە ڕاوەستا بوون لە ماوەی پێشووتردا بەهۆی ئەم جەنگانەی لە ناوچەکە ڕوویدا بەڵێ ئەتوانم بڵێم هەر هەمویان بە تەواوەتی گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و هەموو هێڵەکان گەشت دەکەن و هەر چەندە هێڵی نوێش ئێستا بەڕێوەیە دێ بەرەو فڕۆکەخانەی هەولێری نەدەوڵەتی بۆیە ئەتوانین بڵێن لەو ماوەیەدا ئەتوانم بڵێم هێڵە ئاسمانیەکان هەر هەمووی گەشتەکانی خۆیان ئەنجام دەدەن. گەشتی بینی هەولێر و سووریاش دەستی پێکردەوە هەفتەی ڕابردوو وەتوانم بڵێم لە ئێستادا هیچ ئەو هێڵانی کە وەستا بوون هەر هەمیان بە تەواوەتی گەڕاونەتەوە و فڕۆکخانە گەشتەکانی خۆی ئەنجامدا بەسەر کەوتوانە. باشە کاک لاوەند ئێستا ڕۆژانە چەند گەشت هەیە بە تایبەت بۆ سووریا و لوبنان؟ خۆی گەشتەکان ڕۆژانە نییە هەفتانەیە. ئەتوانین بڵێن بۆ لوبنان هەفتانە بە هەردوو کۆمپانیای حالیان دەفرن لە بینی 6 تا 7 گەشت هەیە هەفتانە بۆ بەیروت. ئەتوانم بڵێم بۆ سووریا هەتا ئێستا کۆمپانیایەکانی خۆماڵی عراقی و هەرێمی کوردستان دەستیان پێ نەکردێتەوە بەڵام وەکو کۆمپانیەکانی سووری دەستیان پێکردێتەوە ئەتوان هەفتانە تا گەشتانەیە بەڵام لەم هەفتەی داهاتوودا ئەوانش دەست پێ دەکەنەوە ئەتوانم بڵێم ئەویش دەکەێتە 7 گەشت و بەنسبەت وڵاتی تورکیا گەشتەکان بەردەوامە وەتوانم بڵێم هەموو هێڵە ئاسمانیەکان گەشتی ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئیمارات لەگەڵ ئوردن ئەو وڵاتانی کە دەوروبەر هەموو گەشتەکان بەردەوامە. باشە لاوەند بۆ ساڵی 2025 واتە ئەم ساڵ هیچ هەوڵێکتان داوە کە گەشتی ڕاستەوخۆ هەبێ لەگەڵ چه وڵاتێکدا بێت ینی لە هەولێرەوە ڕاستەوخۆ ئەتوانی بچیتە چه وڵاتێکی دیکە زیاد بکرێت لەسەر ئەو گەشتانەی کە هەیە؟ بەڵێ خۆی حەزەکەم لێرە ڕای بگەینم کە پێشماوەیەکی کاک ئەحمەد وەشار بەڕێوەبەری گشتی فڕۆکخانەی هەولێری دەوڵەتی ڕایگەیان کە گەشتی ڕاستەوخۆی هەولێر ئەسینە دەبێتەوە. ئەمەش بەڕاستی دەواازەیەکی نوێیە بۆ هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم دەواازەیەکی ترە کە هەولێرە بەسێتەوە بە دنیای دەرەوە کە تۆن لە ڕێگەی ئەسینەوە زۆر گەشت بکەی بۆ وڵاتەکانی دەرەوە. ئەویش کە دەست پێ دەکات لە ناوڕاستی مانگی دوو دەست پێ دەکات ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە. وهروە ئەوەش حەزەکەم بڵێم کە ئێمە لەسەرەوەین کە بۆ وڵاتی سەڵتەنەت عەمان ئیش لەسەوە دەکەین کە بتوانین چۆن لەو مەسقەت گەشت دەست پێ بکەین لە هەولێرەوە و زۆریش هەوڵمەنداوە بۆ مەسەرەی وڵاتانی کەندا وەکو کوێت لە هەولێرەوە دەست پێ بکەین. بەڕاستی ئەم دووسێ وڵاتە کە لە بەرنامەی ئێمەدا هەیە هەر چەندە من بەرپرسیارەتی کۆمپانی فلایەربیریشم هەیە لەوێشەوە نەتوانم خزمەتی شارەکەی خۆمان و پاڵ هەرێمی کوردستان بکەم کە بتوانین چەند گەشتێکی تر دەست پێ بکەین. بەڵام بە سوورەتێکی عام ئێمە داوامان لە هێڵە ئاسمانیەکانی تریش کردووە کە ئەوانەی کە تا ئێستا دەستیان پێ نەکردووە و بتوانین قەناعەتیان پێبینین کە هەرێمی کوردستان 100% منطقێکی ئامینە و فڕۆکخانەی هەولێر و فڕۆکخانەی سلێمانی بە تایبەتی هەولێر کە لە ئاستێکی بەرزدایە و دەتوانن گەشتی خۆیان دەست پێ بکەن. بۆیە ئەمە کاری پێویستە بەڵام خۆشبەختانە ئەم هەواڵەی هێڵی ئاسمانی ئەیجیێنی یۆنانی کە هەواڵێکی باش بوو کە لە مانگی دوو دەست پێ دەکات ئەوە دەبێتە دەرفەتی ئەوەی کە زۆربەی هێڵەکانی ئاسمانی تریش کە بتوان فکر لەوە بکەنەوە بێنە هەرێمی کوردستان. باشە کە فکری لێ ناکەنەوە نایەن ئەو وڵاتانی دیکە هۆکارەکەی چییە کاک لاوەند؟ بۆچی بەتایبەت وڵاتانی ئەوروپی بۆچی تا ئێستا
یان وڵاتانی کەنداویش گەشتی ڕاستە و خۆیان نییە بۆ هەولێر سەبەبەکە بە چییە ینی بۆ چیە گەڕێنەوە بە پێچاوانەوە ئێمە ئەتوانم بڵێن ئێستا لە سەعاتی عێراق یەکەم فڕۆکەخانەین کە گەشتی ئاسمانی ڕاستەخۆمان بۆ ئەوروپا هەیە هەم بە کۆمپانیەکانی خۆماڵی خۆمان و هەم کۆمپانیەکانی دەرمقابل یعنی ئەتوانم بڵێم ئەڵمانیا ئێستا وڵاتی ئەڵمانیا زیاتر لە 25 گەشتمان هەیە هەفتانە بە هەردوو کۆمپانیای بەرامبەر یەکتری هەروەها بریتانیا ڕاستەخۆمان هەیە هەروە بۆ هۆڵەندا هەمانە و هەروەها بۆ دەنیمارک هەمانە بەڵام کۆمپانیەکانی ئەوروپی سێچوار کۆمپانی گەورەن ئێستا دێن بۆ هەرێمی کوردستان حتمما هەندێک کۆمپانیا هەیە ئەبێ جەدوە اقتصادی خۆی هەبێ ئەبێ پلانی خۆی هەبێت تا بتوانانی فکر لەوە بکاتەوە ئایا خەتەکە بەس ئەوە نییە هێڵ بکاتەوە هەر کۆمپانیەکی هێڵی ئاسمانیە بە یەکەمین جار دەدوە اقتصادی خۆی دراست بکە 100% و منتیقەکە ئامین بێت تاکید بێ زۆر دەگرێتەوە لە بواری فڕۆکەوانی هەرچەندە ئێستا من کە دیبینم لە ساڵی 2025 دوای ئەو هەموو وەستاندنی ئەو هەموو شەڕە و اتفاقاتانە من پێشبینی دەکەم 2025 بێتە ساڵێکی خۆشی و ئارامی و 100% بۆ هەموو ناوچەکە بە تایبەتی هەرێمی کوردستان بێبەش نابیلەوە بۆیە ئێمە دەبێت لە سەرەتای ساڵی 2025ەوە بتوانین باشترین ئیش بکەین بۆ ئەوەی دەست بە هێنانی گەشتیاریش بکەین چونکە ئەم هێڵە ئاسمانیانە کە دەبێتەوە تەنها تیجاری نییە ئێمە چاومان لەوەیە کە بتوانین گەشتیاری زیاتر بینین بۆ هەرێمی کوردستان و بتوانین لە ڕێگەی ئەم هێڵانەوە هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت بناسیێنین زیاتر بە ڕووی دەرەوەی وڵات باشە بەڕێز لاوەند لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزەی کە هەبوو بە تایبەت لە سووریا و لە غەزە و ئەو ناوچانە دوای ئاگربەستی غەزا یاخود با بڵێن ئەو ئاگربەستەی کە ڕوویە هیچ تێچوویەکی گەشتکردن کەم بۆتەوە چونکە بەشێک لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی ناچار بوون کە ئاراستەی یاخود بڵێن ڕێڕەوی فرینیان بگۆڕن ئەمە بۆ هۆکاری گرانی گەشتەکان ئێستا دوای ئاگربەستەکە هیچ تێچوویە کەم بۆتەوە حتمما ئەمان لە یەکی لەوانە بووین کە گەشتی لوبنانمان دەکرد ئەبایە ئێمە ئاسمانی سووریە بەکارنێنین و بسڕێنەوە بەسەر ئاسمانی تورکیا و قوبرس و با بڵێن ئەو ناوە کەمە تێ هەردوو ئاسمانی میدلیستی لوبنانی فلایربیل ئەبایە گەشتەکە لە ساعتێک و 25 دقیقە بێت بە 2 ساعت و 10 دقیقە حتممەەوە جاتر بوو کورفەکەی دەست ئێستا کورفەکەی زۆر کەمتر بوویتەوە و تاڵ بڵێم نرخ زۆر دابەزیوە و هەروەها نەک ئەوەنەوە هێڵەکانی ئاسمانی جیهانی کە هێڵی سەرەکی بوون ئاسمانی عێراقیان بەکاردێنا بۆ گاستنەوەی خۆیان لە ماوەی ئاخیردا کە خۆتان زانیتان ئاسمانی عێراق تۆزێ ترسی کەوت بناوێ کە هەموو هێڵە ئاسمانەکان ڕێگایان با بڵێن گواستبەوە بۆ با بڵێن وڵاتانی تر حتمما تێچووی گەشتەکانیان زیادی کرد بوو زەرمەندێکی زۆر بوون زۆربەی هێڵی ئاسمانی تر کە وەستان بۆ ئەوەی کە مەسەری کە لوبنان و ئیسرائیل و وڵاتانی کە دەفرینەوێ شەڕەکە لێ بەقۆت بوو کە زۆربەی ئاسمانەکان خەتیان وەستاند بوو ئێستا ئەتوانم بڵێم ناوچەکە ئارام بۆتەوە ئەتوانم بڵێم لوبنان وەکو بەیروت زۆربەی لە ئاسمانەکان گەڕاونەتەوە یعنی ئەوەی ئێستاوە سەبرە گەڕانی تقریبا ناوچەکە بەرەو شتێکی باش دەڕوە حتمما ئەگەرە تۆ هێڵی ئاسمانی ڕێڕۆی خۆی بگۆڕی کۆستی زیاد دەبێ و ئەوەش هەبێبی کاتە سەر نرخی تکت زیاد بکە بەڵام ئێستا لە ئێستادا ئەتوانم بڵێم نرخی تکت زۆر هەرزانە و من لەم مانگەیە لەم دوو مانگەدا سەیری تکتەکانم کردو بە سوڵەتێکی زۆر باش کە ئەسعار زۆر دابەزیوە و هیوادارین ئەمە هەندێک جار دەڵێن داعا دەکەین وەکو خاوەن کۆمپانیەکان سعری نەوت دابەزێت تا وەکو سعری وقودی تیارە بنزین هەرزان بێ بەڵام لە عینی کاتیدا لەلایەکیش دوعا دەکەین کە سعری نەفت بەرز بێتەوە تاوەکو داهاتی با بڵێن عێراق باشتر بێ حکومەتی هەرێم باشتر بێ اینجا بۆیە هەرێک بووە بەلای خۆی ئەوە دەکا بەڵام بە هەرچەندە ئەتوانم بڵێم کەرتی فڕۆکەوانی ئەگەر وا بڕوە لە ساڵی 2025 زۆر باش دەبێ ئەوە ئینشاءالله هیچ کارەساتێکی تر ڕوونادا و هیچ شتێکی تر نایەتە پێشەوە بەڵێ جان بەڵێ بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەولێر